من ناوم مارک پرایسن ریچاردسنە. خۆشحاڵم کە باڵیۆزی نوێی بەریتانیام لە عێراق لە نێوان ساڵانی 2013 و 2014 یاریدەدەری باڵیۆز بووم. لەو کاتەوە تا ئێستا لەگەڵ هاوکارانم لە یەکەی سەقامگیرکردنی دۆخی عێراق کە سەر بە حکومەتی بەریتانیایە کار دەکەین. هیوادارم عێراق با گەشەسەندنی زیاترەوە ببینم و لەگەڵ هاوکارانی دێرینم لەم وڵاتە بە یەک بگەینەوە. من وەکو موسڵمانێکی دەرچوو لە بەشی زانستەکانی ئاین تا مەزرۆم بە زووی بێمە عێراق و لەوێ زیاتر ئاشنای ئیسلام ببم. لە عێراق کاروباری زۆرمان هەیە کە دەبێت لەگەڵ عێراقیەکان بە ئەنجامی بگەێنین، بەڵام نیگەرانم لەوەی ڕەنگە کاتی پێویستم بۆ هەموو کارەکان نەبێت. دەمەوێ ئەوەشتان پێ بڵێم لە کاتی دەست بەتاڵیدا پەیوەندی بە عەلی کوڕم دەکەم لە لەندەن. هەروەها وەرزش ئەنجام دەدەم و هەوڵ بۆ زیاتر فێربوونی زبانی عەرەبی دەدەم.